دژی مامەڵەی خراپی بازگەکانی کەرکووک و دەرەوەی کەرکووک شۆفێرانی بار هەڵگرتبوونەوەیان ئەنجامدا و داواکارن لایەنە پەیوەندیدارەکان گرفتەکەیان بۆ چارەسەر بکەن وەک خۆشیان دەڵێن لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەکانیان لە 15 مانگەوە سەرجەم شۆفێرانی پارێزگاکانی عێراق مان دەگرن و ڕێگە بە هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر نادەن. سێ کێشەی ڕئیسیمان هەیە لەم ڕێ لە سلێمانی بۆ کەرکووک. یەکێکی قەپان نازانین ئێمە لە دوو وڵاتین، هەرێم بەجیای سەنێ ئێرە بەجیای سەنێ 5,000 دەین لە سلێمانی دێتە کەرکووک 20,000 لێ سەنێ. سەعات 12 شەو دایەخە تا بەیانی سۆنەرێکیاندا ناوە هەر کەسیان نازانی ئیشی پێ بکەن ئەو ئیزدیحامەی ناوەتەوە نە خەڵگە توانێت کەسابەت کە نە کەسابەتیش وا ئەکرێ. ئەم خەڵکە زەمبی چییە وای لێ بکەی نازام زەمبەکەمان چییە؟ ئەگە نایانەوێت کەس ئیشکە ئەوە ئیش ناکەین وازێنین، ئەگە ئەیانەوێ ئیشکەین ئیشکردن وا نابێ. هەر یەک شورتەیە لەو سەیتەرەیە حکومەتێکە. لەبەرەوەی کاکە ئێمە زۆر بێتاقەت بووینە سراحەتەن، یعنی ئەوەنە ئێمەیان بێتاقەت کردووە هیچ حیسابێکمان بۆ ناکرێ، هیچ. ئێمە ئەمانەوێت ئەم حکومەتە حیسابێکمان بۆ بکە. یعنی بۆ نمونە قەپانی کەرکووک کە دەیتەوە لە سلێمانی 20,000 لێ سەنێ، ئەم 20,000 هیچ چییە؟ غەرامەیە یان هین کێشی بارەکەتە؟ ئەم خۆی قەپان حکومی عادەتەن ئەبێ 5,000 ناربێ. ئەنجا ئێمە 20,000 مان لێسن، ئەمە پێڵێن سەرانەیە، سەرانەمان لێسەنن. وەڵی ئێمە داواکاریمان نەگەیاندۆتە کەس، بەڵام ئستا ئەم دەیمان گوتمان داواکانمان ئەیگەێنن. ئەگە کەس چارەسەری نەکرد 15 مانگ بە تەواوەتی سارەی بار هەڵگرت لە بانزادە نایڵن نە ئێمە بارەکەین نە ئێڵن کەس بارکە. ئەوەیە یعنی ئەمانەوێ ئێمە مەتالیبمان زۆر نییە. سۆنەر و قەپان وانە ببێتە 24 سعات بە ئیسراحەت خۆمان بین و بڕۆین، هەر ئەوەیە. لەوە زیاتر داوامان نەکردووە. لە هەفتەی ڕابردووەوە سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق لەگەڵ وەزیری ناوخۆ لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی ئەو شۆفێرانەدایە. بۆ ئەمە ناوبرا و نووسراوێکی ئاڕاستەی وەزیری ناوخۆی عێراق کردووە تا بە زووترین کات چارەسەری ئەو گرفتە بکات. شۆفێرانی بار هەڵگر لە سەرجەم پارێزگاکانی کوردستان و عێراق هەمان گرفتیان هەیە و بڕیارە دوای ئەم هەڵوێستە و لە گەری جێبەجێنەکردنی داواکاریەکانیان هەڵوێستی توند ڕابگەێنن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.